دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین کارگەی شعر لە درێژەی چالاکیەکانیاندا لە یەکەمین وێستگەی چالاکیەکانیاندا میوانداری شاعیر و نووسەر تەڵات تایریان کردووە. ئەو شاعرەی کە شعر لای ئەو تەنیا ڕیزکردنی وشەکان نییە بەڵکو بە کەمترین وشە مانایەکی قوڵ و گەورە دەگەیەنێت بۆی کە ئاگادارێکی ئەم کەشە ئەدەبی بین بزانین ئەمڕۆ کە یەکەمین وێستگەی چالاکیەکانی کارگەی شعرە چی ڕوو ئەدات. هاوکارمان سۆنیا لەوێ ئامادەیی هەیە. سۆنیا سڵاوت لەبێ ئەم کاتت باش. سڵاوتان لەبێ. ئێمە ئێستا لە کارگەی شعری کوردین لێرە ڕووداوێکی گرنگ ڕوودەدات، ئەویش لە یەکەم وێستگەی چالاکیەکانی کارگەی شعری کوردیدا میوانداری نووسەر و شاعیرێکی هەرە دیاری کوردستانیان کردو، ئەویش مامۆستا تەڵات تاهیرە بێگومانێکێکە لە ئەندامە خۆشەویستەکانی دەستگای میدیای کورسات. من ئەمڕۆ خۆشحاڵم کە لێرەم و چاوپێکەوتن لەگەڵ بەڕێزیان ناکەم. من نامەوێت هیچی دیکە لەسەر ئەم چالاکی ئەمڕۆ بڵێم، پێم خۆشە لەگەڵ مامۆستا تەڵعەت بدوێم دەربارەی یەکەمین وێستگەی چالاکیەکانی کارگەی شعر کە قسەکردنە لەسەر ئەزموونی دوور و درێژی مامۆستا تەڵعەت تاهیر. مامۆستا یان ئەگەر فەرمی بیت تێرە سڵاو لەبێ ئەم کاتۆ باش. کاتت باش سۆنیا خان. زۆر سپاس. پێم بڵێ بیرۆکەی چالاکیەکی لەم شێوەیە کاریگەر ئەدەبی دەربارەی شعر بۆ تۆ چ گرنگێکی هەیە؟ خۆی سەرتا سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ماڵی هەمووان، ماڵی منیشە ماڵی کورسات، سپاس بۆ خاتون نەشمیل، سپاس بۆ کاکە سۆران نەقشبەندی کە ئەم بیرۆکە جوانەیان دانا و دڵخۆشم بۆی دەستپێشی کارەکانیان ئەو شەرەف و شانازیاندا من دەستپێشی کارەکانیان بم. ستایلی کارگەی شعری ڕەنگە ناو کووردا تازە بێ، بەڵام بۆ فارسەکان ئەزمونیش دوور درێژان هەیە، بۆ تورکەکان، بۆ عەرەبەکان. وەڕکشۆپی ئەدەبی زۆر گرنگە، تەنانەت نووسەری گەورەی دنیا وەڕکشۆپی ئەدەبیان کردووە، لەوانە گارسیا مارکیز کردوێتی، ئەلبێر کامی کردوێتی، هیمونگوای ماوەیە کردوێتی. خۆ دەزانی شوناسی ڕاستەقینەی ئێمە شوناسی شعریە، ئێمە بە شعر دەناسرێنەوە، بۆیە بوونی کارگەیەک کە تیایدا وردەکاریەکانی بەرهەمی ئەدەبی یان بەرهەمی شعری یان وردەکاریەکانی چۆنیەتی دروستکردنی نووسینێکی باش لە ڕێگای جێڕانەوەی ئەزموونی شاعیر و نووسران و ئەدیبانی ئێمە کارێکی ئێزگار نایە، بە ئێزگار تایبەتە. و من پێم وایە جۆرە کارانە لە سلێمانی دەوەشێتەوە، یعنی سلێمانی بەم شتانەوە جوانە، بەم جۆرە چالاکیانەوە پێی دڵێن شارە حیاتەکە. زۆر دڵخۆشم و من دووبارە سپاسیان دەکەم کە منیان هەڵبژار وەکو دەستپێشی کارەکانیان. هەستێکی چۆنە بۆ تۆ گفتوگۆکردن، گفتوگۆیەکی کراوە هەلێکی لەو شێوێ بڕەخسێ لە نێوان بەڕێستان و خوێنەرەکانی ئەزموونەکانی تۆ؟ خۆی سەریکە ئێمە زۆر ینی با بڵێن بە درێژایی مێژوو خوێنەر لای ئێمە پراوێز خراوە، بەڵام لە ئێستا خوێنەر ئێزگار گرنگە، چکە من ئەگەر بۆ خۆم نووسم لە ماڵی دێنووسم و بڵاوی ناکەمەوە، کەواتە چارەنووسی هەموو نووسەرێک لای خوێنەرەکەیە. خوێنەر لە ئەخیردا چارەنووسی تێکست دەستنیشان دەکا، واتە گەورەترین تێکست بدە عەقڵێکی بچووک بەقەد خۆی بچووکێکاتەوە، تێکستێکی بچووک بدە عەقڵێکی گەورە تێکستەکە گەورە دەکا. کەواتە چارەنووسی هەموو نووسەرێک، هەموو ئەدیبێک لە کۆتاییدا لە بەندستی خوێنەرەکانێتی. بۆیە دیبیتکردن، گفتوگۆکردن، بەرزکردنەوەی ئاستی وشیاری نووسەر لە ڕێگای خوێنەرانەوە یان خوێنەر لە ڕێگای کەسێکی ئەزموندارەوە کارێکی ئێزگار گرنگە. تێڕوانینی تۆ بۆ داهاتووی کارگەی شعری کوردی چی دەبێت کە ئەمە سەرەتای وێستگەکەیانە؟ خۆی زۆر گرێو لەسەوەی دەکرێت کە شعر نەمێنێ. من پێم وایە شعر هەستێکە وەکو دایکایەتی هەردەمێنێ، یعنی هیچ پێویستی بە ینی پەیوەندی بە زانست و بە جیهانگیری و ئەوانە نییە، وەکو غەریبی کردن، وەکو خۆشەویستی شعر دەمێنێ. من زۆر گەشت بینم بە ئایندی شعری کوردی، گەنجەکانمان زۆر بەتوانان و خۆ دەزانی ینی کورد هەر بنۆری شعریە، یعنی سیاست دەکا شعرە، خیتاب دەدا شعرە، وەزیری ئاوداکردنەوە قسە دەکا شعری بەکاردێنێ، دایک شعر بەکاردێنێ، سایاق پاش شعر بەکاردێنێ، یەتری بە لە ناو شعرا دەژین، ناو چیرۆکا دەژین. هاتنە دەرەوە لە ناو چیرۆک و لە ناو شعر بۆ ئێمە مەحاڵە.
بروی هەر شناسی ئێمە شناسیشی زمانەوانیە ئێمە لەناو زۆر شتان نەماوین لە نەتەوەیە گرتووکار نین لە جوگرافیان نین وڵاتمان نییە تاکە شوێن کە دیارە هەبین زمان ئێمە لەناو زمانە نیشتەجێین متأكيد هەر شاریشەوە کات ببێتە هەر شاریشە ببێتە هەوێنی چەندین بەرهەمی دیکە لە فلم لە بوارەکانی دیکە لە دراما هەر شتێکی دیکە وەکو یەکێک لە شاعرە بە ئەزمون و نووسەرە دیارەکانی کوردستان پێت باشە وێستگەی داهاتوو کارگەی شاری کوردی میوانداری کێ بکات؟ من هیوادارم ئاچەندە خۆیان دوو کەسی زۆر زیرەکردن یعنی ئەم خاتون دەشمێرم کاکە سۆران من زۆر بەجددی متمانم بە بەهرە و بە دنیابینی جوانیان هەیە من دوو با بڵێن پێشنیارم هەیە دوو تێبینیم هەیە یەکەم لە ڕووی جێندەریەوە باڵانسەکە ڕاگیری ئەزمموی قڵەمی مینە قڵەمی ژنان تەواجودی هەبی حەق خۆیان قسە بکەن لە هەمان کاتدا لە ڕووی جوگرافیەوە حەز دەکەم بادین یەک لەم کارگەیە ببینم حەز دەکەم کرکوچی ببینم حەز دەکەم هەورامی ببینم حەز دەکەم سنەیی ببینم حەز دەکەم ڕۆژ ئاوایی ببینم لە ڕووی جوگرافیەوە زۆر گرنگە باڵانس ڕاگیری ئەم کارگەیە کارگەی شاری کوردیە بە شێوەزاری بادینی بە شێوەزاری زازایی بە شێوەزاری کرمانجی بە هەموو شێوەزارەکان ببینم باڵانسی جێندەری و باڵانسی جوگرافی ئەم پرۆسەیە زۆر سەرکەوتوتر دەکات. مامۆستای زۆر خۆشحاڵ بووین هیوادارین هەمیشە وەک هەمیشە سەرکەوتوو قوربانی سپاس ناخەن سپاس دەکەم بێگومان ئەم کارگەی شارە خاتوونێکی شاعیری لە پشتەوەیە کە چالاکیەکان ڕێک دەخات و هەوڵ دەدات بۆ ئەوەی کە شعر و ئەدەبیاتی کوردی بە زیندوێتی بهێڵێتەوە ئەویش خاتونەشمیلیان سڵاو لە بێتۆنی زۆر سپاس زانم زۆر ماندووی سەرقاڵی بەڕێوەبردننی کارەکانی بەڵام پێمان بڵێ چۆن دەڕوانیتە یەکەم وێزگەی کارگەی شعری کوردی سەرتا زۆر سپاسان نەکەم بۆ گرنگی کە بە کارگەی شعری ئەیان لە کورساتەوە وەکو هەموو کارەکانی تر کە ئێوە هەمیشە پاڵپشتی کللتور و ئەدەب و داهێنان بوون زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت بەڕاستیەکەی وەکو خۆت وتە ئامادەکارێکی باشی ئەوێت و بیرکردنەوەیکی باشی ئەوێت و بە خۆشحاڵیەوە بۆ من وەکو وایە ئەمڕۆ ئیتر وەکو ئەڵە دایکە کۆرتەکەی ئەگرێتە باوەشی و یەکەمین چالاکی کارگەی شعرە بۆ من مای شانازیە و لەوەش باشتر کە باشترین شاعر و جوانترین شاعرمان لەگەڵایە کە پێشتر خۆتان لەگەڵ یا چاوپێکەوتنتان کرد کاک تەڵعات بە خۆشحاڵیەوە کە لە زنجیرەی ڕێگ و ڕێچکە قبوڵی کرد کە یەکەمین دیدار بۆ جەنابیان بێت طبعا زۆر خۆشحاڵم یعنی هیچ وێنا ناکرێت ناتوانم نازانم بە چ شێک وەسفی بکەم بەڵام بە گرنگی ئەزانم چونکە لە مێژینەیە ئاواتی ئەوەم هەبووە کە بتوانم ئەزمموی کەسە بە ئەزمونونەکان لە بواری شعرا بگوێزمەوە بۆ ئەو کەسانەی کە تازن لە بوارەکەیەوە خەونیان ئەوەیە کە ببنە شاعر خەونیان ئەوەیە کە بتوانن قەڵم بگرن بەدەستیانەوە و دەهێنەرانە بیر لە ئەدەب بکەنەوە بنووسن تا چۆن ئەمە هەنگاوێکی گرنگە بێت بۆ تۆ وەکو خانمێکی شاعیر کە بتوانیت گرنگی بێ بەم جۆرە کۆبوونەوە و چالاکیانە ئەم وێزگانە بتوانی لە داهاتوو بەردەوامی پێبیت نەک تەنها لەناو خودی سلێمانیا بمێنێتەوە بەڵکو شاعیر و ئەدیبانی دیکەش بەسەر بکرێتەوە طبعا زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەدەبیات بەس ماڵی سلێمانی نییە بەتەنیا و ئێمە توانین بڵین کە کوردستان لە ئەدەبیات سەرشارە و هەر بەشی باشووریشنا بەشەکانی تریش ئێمە خەونمان ئاواتمانە کە بتوانین لە هەموو بەشەکان کارگەی شعر هەبێەوە بتوانین ئەم پەیوەندیە لەگەڵ هەموو بەشەکان هەبێ لەگەڵ هەموو شارەکان و بەبێ جیاوازی ڕەگەز و بەبێ جیاوازی بیر و ڕا ئەمە لەگەڵ هەموو شوێنەکانە ئاڵ و گۆڕ بکەین و بتوانین چالاکیەکان بگوێزینەوە خاتونەشمیل وەکو پرسیاری کۆتایی من تۆ وەکو خودی خۆت وەکو خوێنەرێک سەرسامی چ پارچە هۆنراوەیەکی مامۆستا تەڵعات تاهیری ڕاستێکی هەر ئەم شەویش لە ستۆریەکەی خۆمدامنا ئەوەی کە ئەڵێت هەر چاڵێک و درزێک ئازیزێکی خۆمانمان تەیە تەمام شعرەکە بەم شێوەیە نیە بەڵام من بە تەواتی لەبەرم نییە ئازیزێکمانتیان ناشتووە یان یادەوەریەکمانتیان ناشتووە بۆیە ئەم ژیانە سوێرە وڵاتەکەمان بۆتە خوێدان سوورەیەکی زۆر جوان بە زمانێکی زۆر ساداوە وای کردووە کە هەمیشە کاک تەڵعات لە شاعیرانی ترجیا بکاتەوانێ
زۆر سپاس خاتون نەشمیل بە هیوای بەردەوامی کارەکانتان. دووبارە سپاس بۆ ئێوە دەستی تۆش خۆش بێ و بە هیوام کە گەنجان بە ماڵی خوانی بزانن ماڵی هەموو لایەکە و سەردامان بکەن. خۆشحاڵ بووم. خاتون نەشمیلیان بێگومان ئەمە وتەی هەرێک لە شاعیری دیاری کورد تەڵعات تاهیر و وتەی خاتون نەشمیل کە ڕێکخەری کارگەی شعری کوردیە ئەمە یەکەمین چالاکی ئەو کارگەیە کە بە شێوەیەکی ڕسمی ئەمڕۆ میوانداری شاعیر تەڵعات تاهیریان کردبوو بۆی قسە بکەن لەسەر ئەزمموی دوور و درێژی ئەو شاعیرە و هەروەها گفتوگۆیەکی کراوە بۆ خوێنەران لەگەڵ شاعیر دروست بکەن و هەلێکی باش بۆ خوێنەران بڕەخسێنن.